وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە زەرورەتی دانانی تریبونێکی ئازاد پابلیک دیبیتێک بۆ خاتری ئەوەی کە بزانین لە ناوە خیاڵستانە ئێمەیە خەڵکە چی ئەگوزەری، بۆ ئەوەی کە بزانین بۆ دەبێت حکوومەتە هەرێم بڕۆخێت یان نەڕۆخێت. من ئەم شەو محاولەکەم خۆ بپارێزم لە کەلامێک کە هەمیشە لە دیبیتەکانمە کەڵکی لێ وەرەگرم. محاولەکەم شانسێک بدەم بەوەی کە گەرەکێسی دفاع بکە لە پاراستنە حکوومەتە هەرێم. بزانن ئێمە دەبێ بزانین فەرقە ئێمە لەگەڵ حیواناتە کە بەخۆمان ئێژین بەشەر و ئەحیانەن لە ناو مردمێکە بەتایبەتی کە خۆیان بە مردمێکی ئاینی ئەزانن و کەڕمناه بەنی ئادەم هەست و ئەم ئینسانە کەرامەتی پێدریاگە یا خەلیفەت الله بووگە یا بە گوێرەی مانیفێستی ئەخلاقیە جەهانە مۆدێڕن ئەم ئینسانە مافت تایبەتی هەست و لە حیوانات جگێز ئەم تایبەتمەندیە وا لەکوێ ئێمە چەنێ هەڵگرە ئەم تایبەتمەندیە هەین. ئەوەی ئاشنا بێت بە مەتنە ئێمە بۆ ئەوەڵین بار ئەبیسێت کە ئێمە داوی داوکاریە مردمبوون یان خەڵکبوون ئەکەین، نەک بین بە زمانە تایتڵ قسە بکەین کە ڕووناکبیر بین، تێگەیشتوو بین، مبارز بین یا هەر شتێکی تر کە ببورن نە مبارز فعال سیاسی یا هەڵسوڕاوی سیاسی، بەڵکو لە پێگەی مردمە خەریکین قسەکەین. کە ئێمە لەسەر مەفهومە کورد ئەوێسین یان چمکە کورد ئەوێسین و پاشان تێنە سەرە مەسئلەیەک بەناوە حکوومەتە هەرێم، دەبێت ئارگومنتەکان بەڕەسیکەین. ئێمە بارها ئەبیسین ئێژن کورد بە هەر چوار پارچەیەوە ئەم ئەزمونەی لە هەرێمە کوردستانە هەست، یعنی ئیرادەیە ئێمە تەبدیل بووگە بە ئەزمونێک کە پێی ئێژن حکوومەتە هەرێمە کوردستان. چۆنیەتیە مانەوەی ئەم حکوومەتە هەرێمە، چۆنیەتیە بەردەوام بوونە ئەم حکوومەتە هەرێمە، چەندێک بە سوودە ئێمەس، چەندێک بە زەرەرە ئێمەس، ئێمە کێین. من ئەمانە نایژم لەبەر خاتری ئەوەی کە کەسێک تەبشیر کەم، من ئەمانە نایژم لەبەر ئەوەی کە کەسێک ئاگاه بکەمەوە، من ئەمانە ئێژم لەبەرەوەی پەیمانە حەیدەری و یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خەڵکن و خەڵک ئیستە قسە ئەکات، خەڵک هات کەسە گۆ و قسە ئەکات، نەحیچێکی تر. ئەوەیشی پێی خۆش بێ ئەبیسێت، ئەوەیشی پێی خۆش نەبێت خۆی لێ دوورە خاتەوە. ئێمە ئینسانەکان پێمان خۆشە کە ببینرین، بمانوێنن، و ئەمە بارها بۆمان دەرکەوت کە لەبەرەوەی ئێمە بوونەوەرێکی کۆمەڵایەتین، پێمان خۆشە ڕێزمان لێ بگرن، ئەحتراممان بنێن، بمان بینن، نەک ئەوەی کە تەریدەمان کەن، نەک ئەوەی کە پشتمان تێ بکەن، نەک ئەوەی کە نەمان بینن. لەکوێوە ئەخەڵەتین؟ لەوەی کە ساڵهای ساڵ محتاج بینینین و کەس نامان بینێت، لەوەی کە ساڵهای ساڵ گەرەکمانە لە ئاوێنەیە دیگەرانە ڕنگ بدەینەوە و ڕنگ نادەینەوە، بۆ قسەی هەڵیت و پەڵیتەکەین، بۆ قسەی هەلق و بەلەقەکەین، لەبەر خاتری ئەوەی قسەی هەلق و بەلەق و هەڵیت و پەڵیت قسەگەلێکی باون کە مەجال بە ئێمە ئەدات لە ناو جەمعێکا کە کۆ ئەبینۆ
هەمان قسە بکەین کە ئەوان ئەیکەن تا ڕێز لە ئەوان بگرین ئەحیانەن ئەوان بەرامبەر بە ئێمە هەڵس و کەوتێکی خراپ نەکەن. ئەمانە هۆ سەبەبە ئەوەسە کە ئێمەیە خەڵک لە فرە جێگەیەکە ئەخەسین و لە فرە جێگەیەکە ئێمە گزارش لە وجودە خۆمان ناکەینەوە. من دیارە لەدایک بووی کرماشانم، بەڵام ئەمە بەو مەعنا نییە کە من چون کوردێکی قەومیم و قەوم کوردم و بە گوێرەیە ئێوە وامە کوردستانە ئێرانە زۆرم پێ ناخۆشە خەڵکە سلێمانی ئێستا بووبن بە مەعاشخۆرەی یەکێتی و یەکێتیش خەریکە هێزە پرۆکسیە دەوڵەتە ئێرانە. ئەسڵەن بەو مەعنا نییە من ئەمشەو وا بەرخورد ناکەم و ئەمە فەرزە ئێوە بێتە غەڵەتە فەرزەکەتان. پس من لە شتێک و دەست پێ یەکەم. بزانە فرە کەسێ هەڵەگەڕێت و بە من ئێژێ تۆ جێگەت گەرمە وایتت دەرەوە. من بۆ ئەحترامم نەماگە بۆ کەسێک کە دەم لە زانست و سەواد و عیلم و دین و ئەوانە ئەدا، بۆ هیچ ئەحترامێکم بووی نییە. بزانە ئێمە گەل گشتمان لەم کۆمەلگا لەدایک بووین، تەئسیراتە ئەم کۆمەلگا ئەزانین، ئەزانین کێ کوڕە کێس، ئەزانین کێ کامە محیت و شەرایط تیا بووگەوە گەورە بووگە، و ئەزانین وەختێ کاورایە دوای 1400 ساڵ خۆی منتەسەب ئەکات بە مەتنە پێغەمبەرە ئیسلام و مصحەفە قورئان درۆ ئەکا. هەرچێک لەوە تێ نەگەیگە ئیلا ئەوەی کە ئێعتبار بۆ خۆی کەس بکا لە ناوە کۆمەڵگا، کردیت بۆ خۆی کەس بکا، نەمە بەستی مەتنە، نەمە بەستی کەڕەمناه و بەنی ئادەمە، نەمە بەستی خەلیفەت اللهس، نە هیچ کامیانە، درۆ ئەکا. بزانن نە ئەوەی کە کەسێک کوڕە پێغەمبەروێت یا شهودی پێ بگات یا بڕواتە زانکۆیە ئەلئەزهەر فێر بوێت، فێرە کەلامە پێغەمبەر ئیسلام بوێت، فێرە کەلامە پێغەمبەر ئیسلام بوون محەممەدی بوونی گەرەکە لە بەرامبەر زوڵم و ئینحرافا وێسانی گەرەکە. پێویست ناکا کەسێک بۆ تۆ ئەمانە تەعریف کاتەوە. بزانە هەر لەم مصحەفە قورئانە لە سوورەیە نساءە لە ئایەیە 97 وا ئێژێت ئەگەر ئیسلام مەتنە و دینە ئیسلام مەتن محوەرە و ئەوانەی کە ئەڕۆنە ئەم مزگەوتانە و لە پای خەتابەی مەلادا ئەنیشن و فڵانە چهرەیە ئیسلامیدا ئەنیشن، ئێشێ ئەم مەتنە ئیسلامە سەروەریەک بە ئینسان بدات، گەورەیەک بە ئینسان بدات، تا ئینسان هەنێ ڕەفتار نەکا کە لە شەئەنە خەلیفەت الله و کەڕەمناه و بەنی ئادەم نەوێت. هەلەگرا ئێژێ ئین الذین توفاهم الملائکة ظالمی أنفسهم قالوا فيما كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا أن لم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم الجهنم ساءت مصيرا. ئێژێ ئەوانەی کە فریشتەکان گیانیان ئەکێشا لە کاتێکا کە زوڵمیان بەخۆیان کردبوو، ئەوانەی کە فریشتەی مەرگ گیانیانی ئەکێشا لە کاتێکا کە زوڵمیان بەخۆیان کردبوو، پرسیان لێیان ئێوە بە چ کارێک مەشغوڵ بوون؟ جوابیان داوە کە ئێمە لە دنیادا خەڵکی مستەزعەف و زەعیف بووین و ناتەوان بووین، بە زوانەکەی خۆمان دەسە بێ دەسەڵات بوو چی بکەین و حەچێکمان لە دەست نەهات و خەڵکین و فریشتەکان جوابیان داوە، مەلائیک جوابیان داوە، مەگەر زەمینە خودا
وەسیع نەبوو، پان و بەرین نەبوو کە هیجرەت بکەن. و مەوای ئەوان جەهەنەمە و جێگایەک کە ناتوانن لێ بگەڕێنەوە. دادەی کاکەی موسڵمان، چۆن تۆ لە ژێرە ئەم دەسەڵاتە خۆت قانعەکەی بمێنیت و لە کاتێکە پەیام و وازەحە قورئان ئەمەسە؟ تۆ مەگەر مەعامەڵەتەکە خوا ناکەی، مەگەر نەگەرەکە بڕۆیتە بەهەشت، مەگەر پێتی نەوت کە وامەکە، بۆ فکر ئەەکەی بە دەسە بێ دەسەڵات و خۆ گەوچکردن و ئەمزگەوت ڕووین خۆت پاکەکەیتەوە؟ تۆ مەلای پشتە تریبوونە مزگەوت، مەلای ئەوقاف، تۆ مەگەر ئەمە نابیسی بۆ دەمەدا خسکە و قسە ناکەی؟ تۆ مەگەر نازانی ئەم تەوجیهە بەلای خوا بێریتی و فریشتەگانە خواتی هەڵەدەن، تۆ بۆ کۆتاتی؟ تۆ بۆ دەم ناکەیتەوە؟ کامەیانە باوەڕکەم؟ مەتن محوەریەکە باوەڕکەم؟ سەرسپێریەکە و خوا باوەڕکەم؟ یا درۆزنی و منافقیەکە یا ترسیاگیەکە؟ کامیان؟ ئەم خوا فقط ڕەحمان و ڕەحیم نییە، جەباریشە، جەبەروتیشی هەست، نا فقط عەفو ناکات، فیسەقەرەیشی هەست، نا؟ من ئەمان من نەوت کە مەتنە منە، من ئەمان مەوت کە تۆ ئیدعای ئەەکەی، من ئەمان من نەوت کە باوەڕم پێیەتی، من ئەمان مەوت کە تۆ ئیدعا ئەەکەی باوەڕت پێیەتی. من وەختێ فەکتێک لە متەفەکرێکی غەربی تێرمۆ ئەوە نییە کە باوەڕم پێیەتی، فەکتی ئەو تێرمۆ کە تۆ باوەڕت پێیەتی، فەکتی ئەو تێرمۆ کە تۆ ئیدعای ئەەکەی. تۆ حتا لەو چوارچێوە ناخونجیت، لەو چوارچێوەیشە ناگونجەی، درۆ ئەەکەی. دەی بۆ قیامتان نەکرد؟ مەگەر ئەمە دەستورە سەریح دینەکەتان نەبوو، بۆ قیامتان نەکرد؟ لەمە وازەحتر تۆ خۆت ئەزانی ڕەفتارێکە ئەیکەی غەڵەتە، خۆت ئەزانی، بۆ گەرەکتە بیخونجنی بۆ خۆت. من ئەمشەو لەم دیبەیتە تەمام ئارگیومنتێکت تەرحەکرێ ئەیدەمە بەرە پرسیار، چه ئەوانەی لە دنیای ئەلمانیا بەحسیەکەن، چه ئەوانەی لە دنیای دینیا بەحسیەکەن، هەردووکیانە دەمە بەرە پرسیار. من خەڵکم وا قسە ئەکا لە هیچ گوێی ئەم دنیا خەڵک بوونی نییە، جەریانە شۆڕشگێر، خەڵک دروست ئەکا تا شۆڕش بکە. بۆیە مانیفێستی حیزبی کۆمۆنیستی مارکس خەڵک سازی ئەکا، خەڵک دروست ئەکا. مارکس ئێژی کێ ئەڵێ خەڵک نییە؟ خەڵک مەوجودە، خەڵک لە تۆپۆسە کارخانە و مەعمەلا لەدایکە بێ و ئەبێ بە پرۆلتەر، و ئەم خەڵکە قەستی هەست. ئێژی تیرەندازی تۆ ئەنقەسە، خوێنی جایەڵ قەسای قەسە، یعنی زەریفێ، ژنە شیرینێ، ئەگەر شیرینی نەنوێنێت شیرینیەکەی دەرناکەوێت، کە شیرینی ئەنوێنێت قەستی هەست گەرە کێسی تۆ بکوژێت، تۆ بە زەریفیەکەی خۆی بکوژێت، بپێکێت. بۆیە تو شکات ئەەکەی لە تیرە ئەبرۆ، لە تیرە موژگان. تیرەندازی تۆ ئەنقەسە، خوێنە جایەڵ قەسای قەسە. زەریفێ کە قەستەکە،
زەریفی ئەنوێنێت ڕاویش ئەکات. مردمێک کە قەستی نەبێ مردم نییە. مشتێک گۆشتە فڕە دریاگە، مشتێک مەڕ و ماڵاتە، قەستێکی نییە، هیچ قەستێکی نییە. پس مارکس ئێژی تۆ مردم لەکوێ دروست ئەەکەی؟ لە کارخانە. مانیفێست ڕوو بە خەڵکە مردم دروست ئەکا. مەسئلەیە مارکس لە مانیفێستەکەیە چییە؟ ڕزگاریە تەبەقەیە کرێکار یا چینە تەبەقەیە کرێکار. فۆرمەکەی وا ڕزگار ئەکا چینە کرێکار چییە؟ فۆرمەکەی خود پرۆلەتەرێکە کە لە تۆپۆسە کارخانە لەدایکەوێت، بەرهەم ئەهێنرێت. پس مارکس وەختی باسە پرۆلەتەر ئەکان نایژێ پرۆلەتەر شتە خاسێکە، دروشمەکەی ئەمەسە. ئەژێ کرێکاران جیهان یەکگرن، کرێکاران لەم قیامە هیچێک لە دەست نادەن ئیلا پسەندنە زنجیرەکانە خۆیان. کرێکاران یعنی ژیان لە دەست نادەن، یعنی لەزەتە ژیان لە دەست نادەن، یعنی متعلقات و تعلقاتیان لە دەست نادەن. هیچێکی نییە کرێکار ئیلا زنجیر نەبێ. پس ئەمە بەو معناسە کە کرێکاربوون شتە کەسیفێکە، کرێکاربوون شتە خۆشێک نییە. و چون ئەم ئینسانە لە مرتبەتە ئینسانیە خۆی دابەزیگە، دایان بەزاندگە، لە سەتحێکی پەست و نازلا بەناوە کرێکار قەراریانداگە، ئەم ئینسانە چون ئینسانە قەست دەکات کە حەیوان نەبێت. بۆیە کرێکاران هیچێک لە دەست نادەن، چون ژیانە ئینسانی لە دەست نادەن، ژیانە حەیوانیش کە شایستەی ئینسان نییە. چی لە دەست ئەدەن؟ ئەو زەنجیرە کە ئەیپسێنن، کە کردگنی بە کۆیلە، کە کردگنی بە حەیوان. کەواتە بەو جۆرە نەبوو کە جەریان چەپ. کاک دکتۆر ئیسماعیل بەڵخەی تریبونە ئازادە تەشریف بێرە، من هێرمۆنۆتیکە خۆمم لێدا، هەروە کە کتاوە مقدس ئەخوێنمەوە. ئەگەر هەدەفت دینە ئیسلام، دانە شەوکەتە بە ئینسانە و بە باوەڕ دینیە ئەو وحدانیەتە بۆ خوداوەند و سەر خەم نەکەی ئیلا بۆ خالقە گەورە، من ئەو هەدەفە تەعقیبەکەم. ئەگەر شتێکی تر بێجگە لەمەسە، ئێوە بفەرمون با من فێر بووم لە ئێوە. ئایەتەکەم بە هەڵە خوێند و هیچ ئیرادێکی نییە، عەرەبی نازانم. تەفسیرەکەیشی من کردم، تەفسیرە کەسم نەخوێندۆ، ئەل نازانم کێ و ئەل نازانم کێ و مهمیش نییە. من پێم وابێ ئەزمونێکە لە پشت سەرە منە، لە فرێک لەو مفەسەرە قورعانانە فرەفرە گەورەترە. لە ساڵە 2021 ژیان ئەەکەم، لە عەسرێکا وا سەرمایەداریم چاو پێکەوتکە، ئەو لەمەم چاو پێکەوتکە، مۆدەرنیتەم چاو پێکەوتکە، جەنگە جەهانی ئەووەڵم چاو پێکەوتکە، جەنگە جەهانی دووەمم چاو پێکەوتکە، گەشەیە ئاکادمیام چاو پێکەوتکە، تەمامە منمە چاو پێکەوتکە. خەیلێک پێشکەوتوترم لەو کاورایەوە 800 ساڵە پێش تەفسیری لێداکە. و حاڵی مەتەکە چیا تەرەفم؟ من ئمڕۆ تەکە دنیای ئینقیادا ڕوبەڕووم، دنیای ئینقیادی وا ڕۆچ و گەسە ناو خانە بە خانەی سلوولە ئینسانەکانە. من تەکە ئەم دابا ڕوبەڕووم ئمڕۆ ئاغەیان. من تەکە بوتپەرستیا ڕوبەڕوو نییەم ئمڕۆ، ئەدەیەک چوون شەمایلێکیان لە خوا دروست کردی و بوتپەرستی بکەن. من ئمڕۆ تەکە ملیۆن بۆتا ڕوبەڕووم، بۆتە پارە، بۆتە مەقام، بۆتە تەوەهم و وەهم، بۆتە کالا، بۆتە مەسرەف، بۆتە وەهمە لەزەت. ئەمانە شکاندنیان گەرەکە مامۆستا.
کوێی غەڵەت بوو؟ مەگەر عالم ئەوە نەبوو تەواوە علومە زەمانەی خۆی و علومە ڕابردووی خۆی بزانێت؟ کامە لەو مفەسرینە قورئانە تەمامە علومە زەمانەیە ئەمڕۆ ئەزانن، نەو ئەکاولکاریە ئێمە ئەزانن، مەگەر تەمامە گەورەیە جەریانە ئیسلامە سیاسی لەوا نییە کە ڕەجعەتە بە ڕابردوو ئەکا، ڕێنۆسانس تەقلیدەکا لە دنیای غەرب. دنیای غەرب عەسرێکی بۆ خۆی دانیا پێیان وت عەسرە ڕێنۆسانس، یعنی دووبارە زانەوە. مەگەر نەحلەهای جەریانە ئیسلامی ڕەجعەتیان بە ڕابردوو نەکرد. ئەوەسە تۆ سەلەفی تیا ئەوێنی هاتە دەرەوە، وەهابی تیا ئەوێنی هاتە دەرەوە، وتیان ئێمە بگەڕانەوە بە نەسە قورئان شکۆیە ئیمپراتۆریەتە ئیسلامیە گەڕێنینەوە. مەگەر وا نەبوو مامۆسا. دادەی بێن ئەوانەی وا ئیسلامە سیاسین بێژن ئێمە لە دنیای ئمڕاتەکە چیا ڕووبەڕووین. کاکە من لەسەر وەکەڕەمناه بەنی ئادەم وێسیاگم، قبوڵمە. لەسەر خەلیفەت الله بوون وێسیاگم، قبوڵمە. دادەی بێن بەم مەتنی ئیسلامە ئەو کارەوە محەممەد کردی بیکەن، بۆ نایکەن؟ بۆ کەلامە ئیسلام ناتوانێ حرەکەتێکی گەورە دروستکە؟ بۆ 2 ملیارد مسلمانە فاسدمان هەست، مسلمانە خەسیوە فاسدمان هەست. چۆنە ئەم ڕەجعەتە بە گوزەشتە سەمەرەکەی نەبوو بە جەهشێکی گەورەی ئینقلابی لە مەتنی ئیسلامە؟ دەکاکە ئەگەر ئەتوانن بیکەن بسمیلا، بۆ نایکەن؟ دای ئەلئەزهەرتان هەس و جامعەی سوودانتان هەس و جامعەی هندوستان و پاکستانتان هەس و ئەم گشتە خەسیاگیە لەکوێوە تێتە دەرەوەدەی؟ دەستگاهە سیستەماتیکە ئیلاهیاتتان هەس و چی بوو؟ حتا تۆ لە ناو مەلایە ئاینیە یەک مەلایە ئاینی ناوێنی بەرجەستە بوێت و کەواتە ئەگەر ئەوەنە بە ئێوە ئەگا بەم نیشەگا، ئەگەر ئەم مەتنە هات کە ئینسان سازی بکات، من لە هەموو مەتنێک و تەجروبەیەکی بەشەری کەڵک وەرەگرم، لە قورئانیش کەڵک وەرەگرم. ئەگەر بێجگە لە سەروەری، بێجگە لە ئازادگی، تەطبیقدانە عینە خەلیفەت الله بوون و کەڕەمنا بەنی ئادەم بوون، حرەکەتێکی ترم کرد، ئێوە ئەتوانن بێن بێژن ئەمە ئینحرافە. سوالە من ئەوەسە ئێوە بۆ ئەم گشتە ئینحرافتانە دروست کردگە؟ کوا چهرەیە شخصیەتە محەممەد بێژەرە ئەم مصحەفە؟ بۆ لە حیجکوی دیار نییە؟ بۆ حج باز نمودێکی لە حج مسلمانێکان نییە؟ بۆ نیسی؟ بۆ پێتان وایە هەر کەسێ فرە هاوار بکات مسلمانە؟ ئەمە هەمان دەقە پێغەمبەرە ئیسلامە وا لەوەها بۆنەیەکا لێ ئەدرێت. باگوێ لێگرین. ساڵیادە قاسمە سولەیمانی هەواڵ ئەبوو بەکر پارێزەرە سلێمانی قسە ئەکا. دەستگاهە شێخسازیە بەرزنجە، فاسدەکانە بەرزنجە، سەیە فاسدەکانە بەرزنجەیە، بنە جوولەکەیشی واتیە. باگوێ بگرین. بعضا سأل النبي وجاء
جارێ سەرەتا 1 دقیقە بۆ ڕێگەی ڕزگاریە کورد و کوردستان شەهید قاسم سولەیمانی ئەوێسن ڕاز ئەکا ئەم کوردە قەومی ئیتنیکیە مەحسوڵە دەسە دەوڵەتی یەهودە ئێرانیە ڕاز ئەکا قاسم سولەیمانی شەهیدە ئەو ڕێگەسە ڕاز ئەکا با ئیدامە بین شەهید ئەوە دەقیقەیە وەستاون خۆشەویستان گوتاری بەڕێز دکتۆر باڵقوتی پارێزگای سلێمانی لێرە پێشکەش دەکرێت با بەڕێزان بفەرموون. شتێکی ترم لە بیر چوو مامۆستا جنابەت زۆر خۆشەویستی بۆ من مامۆستا هەر لەم متونە جوولەکە نوویسە زوانەیە دیشە فارسیە لە مەنزومەیە خسرە و شیرینە نظامیە گەنجەیە دێڕی شعری هەس ئێژێ کەسی دەرکاورە عێشق فاولە بەد نەگیرەت وەگەر گیرەت بەراوی خود نەگیرەت ژێ کەسێک لە کارە عێشقا فاڵ خراو ناگرێ ئەگەریش بیگرێ بۆ خۆی نایگرێ دوو لە جەنابە فرێک لە مامۆسانە مەتنە ئیسلام ئەخونجێنن لە ڕاستای مەنافع خۆیان خونجاندن خۆ کارێکی نییە محەممەدی بوون سەختە ناکرێ وەکو محەممەدوی ئیمکانی نییە بۆ ئەوان تحمل شعب ئەبی تالبیان پێیان ناکرێ تحمل هیجرەتیان پێیان ناکرێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون. مامۆسا ئەم ئایە لەگرا لە جێگەی خۆیان دروست خوێندیوە بۆ قاسم سولەیمانی مناسب بوو وا لە جێگەی خۆیان ئیستا مەتنە پێغەمبەری ئیسلام وا لە ڕاستای دەوڵەتی یەهودە ئێرانە چۆنە جەماعەتە مامۆسا دەنگیان دەرنایە بێژن مەتنە پێغەمبەر من مەتنە خوا فاسد مەکەن ئەی مەگەر ئێوە کۆمەک کونەندەگانە خوانیەن بۆ تێڵن ئینحراف دروست بێ لە مەتنە خوا من نازانم ئەم کاورایسە چیوە دروست بوو ئەم ئایەوا خوێندیوە دروست بوو قەشەنگ نیشتە سەر جێگەی خۆی بوو قاسم سولەیمانی شاعری برا أصل كردو أمير شعراء أحمد شوقي عليه قف دون رأيك في الحياة مجاهدا إن الحياة عقيدة وجهاد إن الإيمان عقيدة وعمل وإن الحياة عقيدة وجهاد ئاما دەکار و ئامادەبوانی بەڕێز بەناوی پارێزگای سلێمانیەوە بەشداری و بەخێرهاتنی خۆمان بۆ یادی 2 ساڵەی شەهیدبوونی بەڕێز سەروەر سەردار سلێمانی و هاوڕێکانی ڕائەگەێنی پێمان وایە ئەمڕۆ تەوەجۆ بکەن لە کەلەماتی بەکاریەوە سەروەر سەردار سلێمانی سەروەرە کێ سەروەرە تۆ سەروەرە ئومەی موسڵمان سەروەرە جیهان فەخرە عالەمە کێ سەروەرە کێ ڕۆژی بەرەنگاربوونەوەی مرۆڤایەتیە دژی تیرۆر یەکڕیزی ئەم ڕۆژە ڕۆژی بەرەنگاربوونەوەی
مرۆڤایەتیە دژە ترۆر. قاسم سولەیمانی هەیکەلە مرۆڤایەتی بوو، تێرۆر ئیاڵەتە متحدەیە ئامریکاس یەکێتی. ئاغایانە یەکێتیە حکوومەتە هەرێم. قاسم سولەیمانی هەیکەلە مرۆڤایەتیە، یعنی ئۆمانیزمە، ئۆمانیزم، و دژە ترۆر یعنی ئیاڵەتە متحدەیە ئامریکا. ئەمە یعنی ئەمە سوالە گەورە ئەمەسە، ئەگەر واسە ئیاڵەتە متحدەیە ئامریکا چۆن ئیجازە ئەدا بە ئێوە بە ئەمریکا بێژن تێرۆریست وە تۆ لەوێ پاڵە داگەزۆ؟ چۆن؟ مە تۆ نۆکەرە ئامریکا نییەی؟ مەگەر ئەسلحەکانی دەسە ئامریکایی نییە؟ مەگەر پێگەی نظامی ئامریکا نییە لەلاتە؟ چۆن ئامریکا لە تۆ قبوڵ ئەکا تۆ بێژی قاسم سولەیمانی؟ ئیاڵەتی متحدەیە ئامریکا ئیعلامەکە قاسم سولەیمانی تێرۆریست بوو و ڕئیس جمهورە ئامریکا دانیشت و ئەم تێرۆریستەی کوشت. مەگەر ئێوە دەم لە یاسای نێودەوڵەتی نادەن؟ یاسای نێودەوڵەتی بێژگە لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا شتێکی تریش هەس مەگەر ئێوە نایژن ئێمە چارە کەس ناکەین و یاسای نێودەوڵەتی و دەبێ ئیتفاقاتە نێودەوڵەتی بێ یەکێتی حکوومەتە هەرێم، تۆ چۆن جورئەت ئەەکەی لە بەرامبەرە ئەربابە گەورە ئیاڵەتە متحدەیە ئامریکا بوێسی؟ چۆن؟ مەگەر تۆ نەتگەرەکە خەڵکی بخەسێنی؟ کۆمەڵگای نێودەوڵەتیە لە هاوپەیمانان و هێزی پێشمەرگەی کوردستان و شەڕڤان و گەریلا. دێکاکی گیان تۆ بۆ متەناقس قسەکەی کۆمەڵگای نێودەوڵەتی و هاوپەیمانان، مەگەر ئێوە تەکە ئیاڵەتە متحدەیە ئامریکا هاوپەیمان نیەن، تەکە کیا هاوپەیمانن؟ دێ ئەمە ئیاڵەتە متحدەیە ئامریکا کوشتێسی خۆ من نەمکوشتەگە، دێ ئەمە مجرم بووگە لە نەزەر ئیاڵەتە متحدەیە ئەمریکا کورە من قبولی ناکەم ئەمە واسە وا ئێژن، ئێوە خۆتان وا ئێژن. دەی تۆ ئەم تەناقوزە چۆن ئەخورقێنی لەو راوە ڕۆژە مرۆڤایەتیە لە بەرامبەر تێرۆریزم، لەم لاوە ڕۆژی گەشانەوەی پێشمەرگە و هاوپەیمانان و ئیاڵەتی متحدەیە ئامریکاس؟ سوپای عێراق و دۆستەکانمان لە کۆماری ئیسلامی ئێران و ئەو بەشداریانەی کە هەموو کۆمەڵگای نێودەوڵەتی لە چوارچێوەی هاوپەیمانی نیشتیمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە سەرەتا و کۆتایی. کورە کاکە تۆ خۆت بەچی ئەزانیت؟ ئایا قاسم سولەیمانی ئیدعا نەکریا کە تێرۆریستە و بە جورمە تێرۆریست بوون کوژریا؟ چۆن ڕۆژی کوشتنی تێرۆریستێک ڕۆژی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تێرۆرە؟ دەی ئیستا ئەمە نەئەبوایە لە مەدحە قاسم سولەیمانی وایە، دەبوایە لە زەم قاسم سولەیمانی بوایە. واسە کاک هەواڵ ئەبووبەکر، واسە حکوومەتە هەرێمە کوردستان یاوان نییە من خەڵکم لە ئێوە ئەبیسم کە ئێوە ئێژن ئەم جیهانە بە گوێرەی یاسا ئیدارە ئەکرێ و ئەربابە ئەم جیهانە ئیاڵەتە متحدەیە ئامریکاس. هەرەوەسە وا دولارە سەوزەکانتان پێ ئەدایخنت، گیرفانتان حەزی پێیەکەن، فرشتە قەشەنگێکە. ئیسە تۆ کاکە هەواڵ ئەبووبەکر و حکوومەتە هەرێمە کوردستان بە کامە جورئەتۆ لە بەرامبەرە ئەربابە گەورەتان ئامریکا وێسیاگن؟ بە کامە جورئەتۆ، بە کامە شەهامەتتان و لە دەوڵەتە تێرۆریستە ئێران حمایەت ئەکەن لە مەنزوورە ئەمریکا؟ خۆ ئەگەر تۆ ئەم جورئەتەت هەست شتێکی تر ئەزانی کە خەڵکی نایزانی، دەیبا من بێژم ئەو شتە چییە؟ دەوڵەتە ئێران دەوڵەتە یەهودە، دەوڵەتە ئەمریکا ئەربابە دەوڵەتە ئێرانە و ئەم نەمایشە لە دژایەتی ئێران و ئەمریکا دروست و ئەمریکا عێراقی گرت بۆ ئێران، بۆ دەوڵەتە یەهودە ئێران تا ئەرزەلمەوعودە یەهود لە ژێرە تئۆریە ئێران شاریە دروست بکەن
ئێوەیش بازووی یەهودن لە بەنۆکەرکردن ئومەت کوردی بۆ قەومی یەهود ببورن بۆ ئیدئۆلۆژیە یەهود. دێ ئەمە وا ئێژی خۆ وەگەرنە تۆ ئەو پیاگە نییە لە بەرامبەر ئەمریکا بویسی. هەی فکر ناکەم ئەگەر هەی و پیاکتان واتیا لە بەرامبەر ئەمریکا بویسی. کابرایەک هەز خەڵکم مەخمورە ئەبە مەخموریە کێناوە وتی وەختی سەیارەکانە ئەمریکا لە ناو خیابانەکانە هەرێما تێت و ئەڕواژێ گەو 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 پیاوم گەرەکە بێژێ نەو گەو. ئادەی بزانم پیاکتان واتیا بێژێ نەو گەو. سەنگەری دوایی تیرۆریستانی داعش لە عێراقا ڕوبەڕووی بوونەوە. ئەم ڕۆژە ڕۆژی ماتەبینی نییە وەک لە ئاەتە پیرۆزەکەیە. تێرۆریستانی داعش چیان ئەکرد کە تۆ نایکەی کە دەوڵەتە ئێران نایکە؟ ئیستبدادیان ئەهاورد، دیسپۆتیزمیان ئەهاورد. من فکر ناکەم هیچ هێزێکی نظامی هیچ هێزێکی سیاسی لە دنیا مردمەکەی خۆی بکوژێت، چون ئەگەر مردم نەوێت تۆ ناتوانانی حکوومەتکەی. حکوومەت بەسەر کێ ئاکەی؟ دەی ئاغەگیان مەگەر تۆ خۆت هێزە پۆلیسە نییە، هێزت دژە تێرۆرە نییە، مەگەر خۆت سجن و زیندانە نییە، مەگەر تۆ خۆت بە زۆرە ئەسلحە خۆت ناسەپێنی بەسەر مردمە. داعش چیتری ئەکرد کە ئێوە نایکەن؟ چیتری ئەکرد داعش کە جومهوریە ئیسلامی نایکە؟ ئەمە بەرەیە تەبلیغاتیە. داعش مەحسوڵ خۆتانە. تۆ ئیستا ئێشێ بێ بە سەمومەنێک و قسە بکەی ئێمە نەخەڵەتێنی پێدوان نەبێ ئێمە وەکو خۆت ئەحمەقین. داعش چی ئەکرد کە ئێمە نازانین؟ سەری ئەوڕی یعنی ئینسانی ئەکوشت. ئیسە چ فەرقیە چه سەری بۆ ڕووی فیشەکی لێبێ؟ تۆ ئینسان ناکوژی. ئەو ئەهات ئەیوت هەر جۆری من ئێژم ئێشی ڕەفتارکەی بۆ تۆ مەگەر یاسا نییە، مەگەر کەسێک لە دەرەوەی یاسای تۆ ئەتوانێ کارێ بکە؟ ئەتوانێ؟ ئەتوانێ؟ بزانە من گەرەکمە لەم لێدانی قسەی تۆ بە نەتایجێ بگەم، نە ئەوەی کە لەیستۆ بێژم دەوڵەتە ئێران شتە خراوێکە و چون من کرماشانیم و لەو قسە تڕەهاتانەی واتۆ ABC. ئێمە ئیشێ بزانین قاسم سولەیمانی کێ دروستی ئەکا کێ زلی ئەکا تۆ لەوێت بۆ دانیشتی تۆ کێی؟ بۆ ئێمە ئێشێ تۆ بڕۆخێنین، بۆ ئیشێ لە تۆ تێپەڕین. ئێمە کێین؟ ئێمە مردمین. تۆ ئەم قسانە بۆ کێ ئەەکەی؟ بۆ مردمی ئەەکەی. خوێنمەوە باڵکۆم بەڕێزانە و هەر کەسێک لە ڕێگای دادپەروەری و ئاشتی و ئارامی و ئاوەدانی و ئازادیە گیانی بەختە. دادپەروەری و ئاشتی و ئارامی و ئازادیە بێشەرەف تۆ مەعنای هیچ کەم لەمانە نازانی. فقط بووگە بە نوقڵت دەمتان وەکو ئەحمەق دەمتەکانەدەن. ئازادی لە چی؟ بۆ چی؟ لە ناوە چی؟ ئازادی لە ئیستبداد، ئازادی لە بێناوی و گومنامی و تەریدەگیە، ئازادی لە فەقرە، برسیەتی ڕۆح، برسیەتی لەش، برسیەتی کولتوری، لەوە پەراوێزبوون و کەس نەدینە، ئازادی لە جەهلە، ئازادی لە داپڵۆسانە، ئازادی لە چی کاورای کاول؟ کام لەمانەی کە قاسم سولەیمانی کردی تحقق ئەم ئازادیە بوو؟ تا تۆ لە بەشە نەرێنیە ئازاد بووی لە و پەراوێز خراوی، لە بێناوی، لە برسیەتی، لە بێفەرهەنگی، لە خەساوی، لە کۆیلەکراوی
ئەمە جارێ ئازادیە نەرێنیەکەیەسی. قاسم سولەیمانی کام لە مالەی برگەسە بەر و کاورای کاول بەرابەری و عیداڵەت چۆنە ئەم بەرابەری و عیداڵەتە؟ ئەمانە نوقڵت دەمە ئێوەس هەروە فڕەی ئەدەن وەلی پیاگیتیانی باتە ناوت دەمتان. تو هەر ئەزانی ئازادی یعنی چی؟ ئەزانی بەرابەری یعنی چی؟ تو کوڕە کێ هاوردکتی لەوێ کردکتی هەڤاڵ ئەبوو بەکر بە هەڤاڵ ئەبوو بەکر؟ مەولود کێی لەکوێ هاتگی؟ زیندووە هەمومان ئەمرین، بەڵام شەهیدەکان خۆی گەورە فەرموویە کە ئەوانە بە زیندویی ئەمێننەوە. هەر زیندویەکی ئاسان خوای گەورە بدا لە ناوەڕاست کەمەر خۆت و حکوومەتە هەرێم. جا ئیستە جێگەی ئەو پرسیارەسە وا جوولەکەکان لە کاتە هۆلۆکۆسا پرسیان ئەرێخوان لەکوێ بوو ئەم گشتە جنایەتە کریا؟ دێخوا خوا حوناق نییە، ژەق نەبوت نییە بڕوا بە دەمەدانە دانەتانە هەڵتان دەکێنێت. کورە ئێژێ وەهۆی ڕەسوڵ و ڕەسوڵە خوایشم بێزیە. دەی ئێوە ئەم کەلامە خواتانە منحرف کرد، فاسدتان کرد. کورە کەلامە خوا با بە ناوقەڵتانە مەلای ئەو قافی و تو لە حیزبی و بەچکە مزەورە موسڵمانی. دەی ئێوە پیاگن. من هەنووز نەڕوویگمە سەر متونە دنیای عەولەمەها. کاورای کاول شەهید کێ؟ شەهید چی؟ چۆن شەهید؟ بابا خۆ ناکری ئەم دینە سەمومەنی تیانەوێ هەر ئەنتەرێ لەولاوە خۆی تێخا ئەکرێ؟ یەک سەمومەن هەست، وەحدانیەت، سەرخەم نەکردنە بۆ شەهەوات، خۆ بە کۆی لە نەکردن. ئەمە سەمومەنە. دادەی بەم ئەساسە و قورعان تەفسیر کە ئادەی وكرمناه بني آدم معناي هز أحيانا نه خليفة الله بون معناي هز نه من كارم دين نيها اي ولا في الدين لأدن تابزاني بو بيريزن نبچاوم بو قل دسي مزقوتا كانتان كأبينم بيزم هلسي چون فساد تان دروس كردگم. خوالتان قبول ناکە بێژی بێدە سەڵاتن دەسە بێدە سەڵاتم و نەمزانی و مستەزعەف بووم و کەر بووم و ئەحمەق بووم و لە دەرگاکە حەپە حەپ. قبولی ناکە لێوە. عەقڵی پێت داگە، عەقڵی پێت داگە. ئەینا تەنانەت ئەبنە مای ڕزق و ڕۆزی و سەرکەوتن و سەرفرازی نەک بۆ خۆیان و خانەوادەکەیان و هێزە سیاسیەکەیان و دەوڵەتەکەیان بۆ سەرجەم مرۆڤایەتی. بۆیەوەی ئەمڕۆ ئێمە هەموومانی لە جیاوازیەکانمانەوە بۆ کردوێتەوە باسی یاد و یادەوەری و شکۆمەندی و جوامێری و بەشداری سەروەر سەردار سلێمانی و هاوڕێکانیەتی لە پشتیوانیکردنی ئێمە وەکو خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان لە کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق و کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ ئەرگێشی مرۆڤایەتی گەورە کە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە. هەر ئەمڕۆ ئێمە پێشنیاز دەکەین ئەم ڕۆژە بێ بە ڕۆژی ئاشتی جیهانی، ڕۆژی دیالۆگی گەردوونی. آخر ئینسانە مەعقول تۆ پێشنیاز ئەەکەی لە تریبونێکە لە سلێمانی بوێ بە ڕۆژی ئاشتی جیهانی ڕۆژە کوشتنە قاسم سولەیمانی. بەدەسە بابا ئامریکات و وا تۆ ئەگەر لەوێ بووگیوە بەشەر ئامریکا کردکتیوە بەشەر. وا تۆ ئەگەر نمودێک و پەیا کردگە بابا ئامریکات سەدام حسەینی لاورد عێراق تازەی دروست کرد و تۆ لە ناوە قانونە عێراق تازە مەوجودیەتە پەیا کردگە. ئینسانە با کەرامەت، ئینسانە نامحتەرەم، ئینسانە بێ کەرامەت. ئاخر کامیانە پێی بێژم
تۆ پێشنهاد ئەەکەی بۆ کێ پێشنیاز وە کێ ئەەکەی ئەم ئەنتەریاتە بۆ کێس ئللا ئەوەی کە خەڵکەکە بخەسینی خەڵکەکە بێ ئەقڵکەی خەڵکەکە قسە نەکا جایسە تێمە سەر دەوڵەتە ئێرانە پەلەمەکە و عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستان ببێ بە سەکۆ و مینبەری دیالۆگیەکە کۆتایی بە شەڕ و بەریەکەوتن و ئاشوب و ناکۆکیەکان بهێنێ شەڕ تەنیا لە دەستدانی ئەم سەروەرانەیە لێتەکایەوە تەنیا دوژمنی مرۆڤایەتی بەهێزەکە بەرەی مرۆڤایەتی لاوازەکە بۆیە من ئومێدەکەم شەڕ بەرەی مرۆڤایەتی لاوازەکە هەواڵ نێرەکەر باوەڕ کە ئێوە بەم زوانە قسەتان تەکان نەکەن هیچێکی تر نافەمن ئەزانی بۆ لەبەر ئەوەی ئەقڵە ئێوە 200 دانە وشەی واتیا فاسۆلیا و ناوگەڵ و جنس و وەنەوشە و پارە و ئەقڵە ئێوە هەرەوەی واتیا قاموسە ئێوە فرەوشەیەکی تیانیە و معناکەیشی نازانن هیچ معنایەک لەمانە نازانی کە تۆ خەریکی لافی لێ ئەدەی و ئەیدەیتت دەرەوە شەڕ ئەمانتە لە ئەسێنێتەوە خۆی گەرا فەرموویە کە ئەوانە بە زیندویی ئەمێننەوە هەر زیندویەکی ئاسایی نا تەنانەت ئەبنە مای ڕزق و ڕۆزی و سەرکەوتن و سەرفرازی نەک بۆ خۆیان و خانەوادەکەیان و هێزە سیاسیەکەیان و دەوڵەتەکەیان بۆ سەرجەم مرۆڤایەتی بۆیە ئەوەی ئەمڕۆ ئێمە هەموومانی لە جیاوازیەکانمانەوە بۆ کردوێتەوە باسی یاد و یادەوەری و شکۆمەندی و جوامێری و بەشداری سەروەر سەردار سلێمانی و هاوڕێکانیەتی لە پشتیوانیکردنی ئێمە وەکو خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان لە کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق و کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ ئەرگێشی مرۆڤایەتی گەورە کە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە هەر ئەمڕۆ ئێمە پێشنیاز دەکەین ئەمڕۆشە بێ بە ڕۆژی ئاشتی جیهانی ڕۆژی دیالۆگی گەردوونی و عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستان ببێ بە سەکۆ و مینبەری دیالۆگیەکە کۆتایی بە شەڕ و بەریەکەوتن و ئاشوب و ناکۆکیەکان بهێنێ شەڕ تەنیا لە دەستدانی ئەم سەروەرانەیە لێتەکایەوە تەنیا دوژمنی مرۆڤایەتی بەهێزەکە بەرەی مرۆڤایەتی لاوازەکە بۆیە من ئومێدەکەم ئەم ڕۆژە بکەین بە ڕۆژی خۆ با من لە بەرەی مرۆڤایەتی بۆ تۆ قسە بکەم با باسی شەڕە بۆ بکەم ئەڤڵ ئەبوو بەکر ئەزانی مافە مرۆڤ بۆ دروست بوو تا من حاڵیکەم بۆ دروست بوو ئەوەی پێی ئێژن دەوڵەت میلەت نەیشن ستەیت لە یەک چرکەیە ئەم مێژووە هیچ کام لەم وڵاتانەی ئەوروپا نەیشن ستەیت نەبووگن نە بلژیک نە فەڕەنسا نە بریتانیا نە هۆلەند نە ئیتالیا نەبووگن نە پۆرتوگال نەبووگن ئیمپراتوریەتە ئیستعماری بووگن ئیمپراتوریەتە ئیستعماری چی ئەوت ئەیوت ئێمە سەروەری و سیانەتە سیاسیمان هەست ما بەقیە جەهان نێسیان مشتێ بەڕبەڕ و وەحشین بۆیە بە کۆیلەیانی ئەکرد ڕووی ئەیدا بە ملیانە وڵاتەکەیانی بە خود ئەو نەیرەنگ و پارە و زۆر و ئەوانە داگیرە کرد خەڵکەکەشی بە کۆیلە ئەکرد و ئەیکردن بە بازاڕ خۆی یەک ئتفاق کەوت ئتفاقەکە زانی چ بوو ئادۆڵف هیتلێری لە ئاڵمان لەدایک بوو ئاڵمان وڵاتێکی سەنعەتی بوو پێویستی بە مادەی خام بوو پێویستی بە ئەرزی واسع بوو هەروە کە بریتانیا ئەمریکای گرت بوو هەروە کە بریتانیا نیوزیلەند و ئوسترالیا و سەرزەمین ئێمەی کردبوو بە بازاڕ خۆی ئاڵمانیش بازاڕی گەرەک بوو جێگە نەمابوو لەم دنیا دێر پێگەیشت بۆ ئاڵمان بۆیە ئاڵمان
ئەو سیاسەتەی وا ئوروپیەکان لەما بەقیەی دنیا لە دەرەوەی ئوروپا تەتبیقیانە کرد هاوردی لە ئەوروپا تەتبیقی کرد. ئەڵمان هەڵگەڕیاوە بە بڕی وڵاتی ئوروپایی وتی ئێوە سەروەری سیاسیتان نییە، وەختی سەروەری سیاسیتان نەبێت مافە سیاسی و مافە مەدەنیتان نییە. ئەمەی بە کێ کرد؟ بە پۆڵۆنیا کرد، بە لیتڤانیا کرد، بە بیلۆڕۆسی کرد، بە ئوکراینی کرد. هەموو دەسەڵاتی سیاسیانی شکاند کردیانی بە کۆیلە وەویستی خاکەکەیان بکا بە خاکە خۆی و ئەوان بکا بە کۆیلەی خۆی و معتەقد بوو کە ئیسلامەکان کۆیلەی ئاریەکانن. ئەمە زەنگە خەتەرێک بوو بۆ ئەوروپا. فەڕەنسای گرت، بلژیکی گرت، سکەندیناڤیای گرت، ئەوانی کرد بە شارۆمەندی 1002. ئوروپا هەژیا بۆ یەکەم جار دانەیە پەیا بوو هات بە شەر غەربی کرد بە کۆیلە، بە شەرە سپی پێستی کرد بە کۆیلە. ئاڵمان کردی. جارنامەی مافە مرۆڤە کاتە ئینقلابە فەڕەنسە کە بوو بە شەرە چەرمەگە ئوروپایی بوو دوای جەنگە جەهانی دووەم بوو بە چی؟ بوو بە جارنامەی جیهانی. لە چ ترسێک وتیان وەڵا ئێمەی ئوروپایی لە شەڕ قینمان تێ درۆ ئەکەن. کێ لە شەڕە جیهانی دووما زۆر زەبریدی ئەمانە بوون؟ پۆڵۆنیەکان، ڕووسەکان وە جوولەکەکان. دەی ئەم سێ ئیمڕۆ ئاشتی خوازن. نە. ئەی ئوروپا چی شاردەوە؟ وتی دەرسم وەرگرتووە لە مێژوو وەکو سەگ درۆەکە دەرسی لە مێژوو وەرنەگرت. هیچ دەرسێکی وەرنەگرت بۆیە بە پەلە ئیتحادیەی ئوروپایان دروست کرد. نەئەکریا ئیمپەراتۆریەت نەوێ، فۆرمە جیهانیان گۆڕا. تو شاهید بووی دوای جەنگی جیهانی دووەم وتیان وەڵا ئینقیلاباتی زیدی ئیستیعماری دەسی پێکرد. هەمووی درۆ بوو، هەمووی ساختە بوو، هەمووی درۆ بوو. چون نەزمی جەدیدیان دروست کرد، چون یاسای نێودەوڵەتیان هاورد، ئومەم المتحیدەیان هاورد و ئومەم المتحیدە حەقی ئیعلانی شەڕی بوو بەرامبەر بە وڵاتانی تر. ئەم نیشن ستەیتەی کە تۆ ئێژیتی بە یاسا مەعنا پەیاکە. دەوڵەتە ئاڵمان دەوڵەتە یاسایی بوو. دادگاهە نورێمبەرگ گەزانی چه ئەتفاقی کەوت. دادگاه تەشکیل بوو یاسا مەحکوم کە، نەزانی چۆن مەحکومی کەن. ئەوەی کار بەدەستە ئاڵمان بوو گرتبوویان ئەیبوت ئێمە یاسای خۆمانمان جێبەجێ کردووە، مەگەر ئیرادەیە میلەتێ لە یاساکەی دەرناکەوێت، مەگەر ئێوە وانایژن گشتا وانیان دێ ئێمەش یاسای خۆمانمان جێبەجێ کردووە. دادگاهە نورنبەرگ تووشە کێشەی گەورە بوو. چۆن ئەکرێ یاسا مەحکوم بکرێت؟ ئایشمنیان بەردە ئۆرشەلیم محاکمەی کەن. ئایشمن وتی من لە یاسا پەیڕەویم کردووە. ئای ئۆبەی دلۆ وتیان غەڵەتی کرد، نەبووە لە یاسا پەیڕەویت کردایە. ئەی مەگەر ئێوە نایژن سەروەریە یاسا، دەی من لە یاسا پەیڕەویم کرد. دەوڵەتە ئاڵمان دەوڵەتە یاسایی بوو. ئەزانی ئیستە بۆ تۆ ناتوانی پرسیار بکەی بە یاسایان کردووە لە ئوروپا ناتوانی پرسیار بکەی بۆ خاتری ئەوەی یاسا ئەچێتە ژێرە سوعال. تو بۆ پەلامارە هیتلێرەدا بۆ دات؟ مەگەر تو خۆت ئەمەد لە جیهان تەتبیق ناکرد بۆ پەلامارەدا؟ هەڤاڵ ئەحمەق. ئەمە شەڕە جەهانی دووەمە ئادۆڵف هیتلێر نەبوو. چی بوو جارنامەی مافی مرۆڤی دروست کرد؟ چی بوو؟ ئەگەر هیتلێر نەوایە شتێکی تریش دروستی ئەکرد؟ چۆن لەگرا ئێوە قسە ناکەن بە ناوە مرۆڤایەتی؟ مرۆڤایەتی یعنی چی؟ ئێوە کێن؟ کێن ئێوە؟ کێ ئێوەی هاوردەم قسە خەڵیت و پەڵیتانە فڕادەنە دەرەوە؟ بۆ لەم سەرزەمینە ئێمە دانێ ئینسانە دانایتیانە؟
بۆ لەم سەرزەمینە ئێمە دانایی مەوجود نییە. من بۆچی ئێشێ تۆ بپارێزم حکوومەتە هەرێم بۆ ئێشێ بتپارێزم کێ دروستی کردە بەر ئەساسە کامە شەرعیەت ئەوەی ئەساسە حکوومەتە جەدید دروست ئەکا شەرعیەتە بەر ئەساسە کامە شەرعیەت وا ئیاڵەتە متحدەی ئەمریکا سەدام حسەین دەوڵەتە یاسایی عێراقی لەبین بردگە تۆی هاوردگە دەوڵەتی یاسایی دروستکەی تۆ دەستنیشاندەی کێی تۆ بووکە شوشەی دەسە کێی تۆ کەی تعبیر لە منەکەی من کەی خۆم لەناوە توا ئەبینمەوە من لەکوێی ئەم مێژووی توا هەم لەکوێی ئەم مێژووی منە بێجگەلەوەی کە تۆ شاخێک بەحسەکەی لە قارەمانەتیە خوەت کوا لەم مێژووی تۆ ئەو ژنەی وا دەسینیا بەدەمە مناڵەکەی نەگری تا تۆ نەگرن مەوجودە کوا ئەو مێژووە ئەوی واتیە کوا ئەو مێژووە ئەگەر تۆ ئیدعا ئەەکەی من ڕزگارم بووگە من ڕزگارم لە چی بوو لە نەناسینە لە پەراوێزبوونە لە کۆیلەبوونە لە دەسە هەزار بوونە لە حەقارەتە من لەمانە ڕزگارم بووگە ئیسە کە تۆ هاتکی یا من زیاتر ئەو قەمە بووگم تۆ کێ هاوردەکتی ئیستا ئەگەر تۆ نەمێنی چه ئتفاقێکەکەوێ قاسمە سولەیمانی خۆی مستەقیمەن تێ حکوومەتەکا بەسەر ئێمە مەعاشمان پێنادەن چه ئتفاقێکەکەوێ تۆ نەمێنی خۆ ئەمە تریبونە ئازادە من مقدمەی خۆم هاتم هەر کەسێک گەرەکیسی بێتە ناوە ئەمە دفاعکە لە حکوومەتە هەرێم دفاعکە حکوومەتە هەرێم دروست کریاگە ئێمەی کورد نابودکە چمکە کورد نابودکە یعنی چی چمکە کورد نابودکە بۆ ئەوانەتان وا لە دنیای ئمڕۆ ژیان ئەکەن و نازانن دنیای ئمڕۆ چۆن کارەکە هەنێ چت ئەبیسن مرۆڤایەتی ئازادی حەزارەت تەمەدون هەنێ چت ئەبیسن هیچێکیشی لێ نازانن ئەگەر لێ نازانن تا من فێرتان کەم بیزانن بزانە ئێژێ ئەساسە هەر مردمێک وەختێ گەرەکیسی لە وەزعە تەبیعی دەرچێت و ببێ بە مرۆڤ بە کولتور ئەبێ بە مرۆڤ وەزعیەتە تەبیعی لە تەبیعەتا بوون وەکو تەبیعەت بوون وەحشیەتە ئینسان بوون نییە ئینسان کەی ئەبێ بە ئینسان ئەو کاتەی کە بەرامبەر قەوانینە تەبیعەت ئەوێسێت ئەبێت بە مەوجودە کولتوری ئەبێت بە ئینسان بۆیە تێت هەموو ئازادی خۆی لە قانونا متەبەلور ئەکا تا بتوانێت لە کناری یەکتریا ژیان کە دەوڵەتە ئێران هۆڤیەتێکی قانونیە وەلێ هیچ کاتێ قانون حاکم نەبووگەوە قانون تعبیرە لە هیچ کەسێک ناکە سپاهە پاسداران موجودیەتە قانونی نییە لە ئێرانە غەیرە قانونیە هەر بە قانون ئەم ئێرانە عاتفە نییە ئەم ئێرانە تعریفە سیاسی هەست یعنی قەڵەمڕەوێکی سیاسیە کە بە قانون مەعنا پەیاکە 2 ئوردیبەهەشتە 1357 خومەینی دەوڵەتە مەوەقەتە بازرگان کە مەئمور کریاگە شەرایەتە گوزارە لە شاهنشاهی فراهەمکە و ئەوە کە ئەتوانێ وەزعیەتە ئستثنائی عەمەڵ کات و فەرا قانونی بچێت دەور ئەداتۆ و نایاسایی عەمەڵ ئەکا و بە فەرمانێکی شەفاهی بە بودجەیە دەوڵەتیە مەردەمە ئێران مەولودێکی حرامزادەی ناقانونی بەناوە سپای پاسداران دروستەکە سپاهە پاسداران ناقانونیە
ئەمە هەر بە قانون و یاسایە کە دوو دەمی لێ ئەدەی تێ هەڵدریاگ قانون و یاسای بینالمللی قانون و یاسایە کە ملەت دروست ئەکا قانون و یاسایە کە دەوڵەت دروست ئەکا قانون و یاسایە کە مردم تێیا دەرەکەفێ سپاه پاسداران موجودیەتە قانونی نییە باستردە حرامزاز قاسم سولەیمانی توولەی حرامزای سپای پاسدارانە ئەمە من بە زوانە قانون قسەم کردها بە زوانە یاسا قسەم کردها ئەمە تریبونە ئازادە کەسێکی تر نەیگەرەکە بێت دفاع لە حکوومەتە هەرێم بکە کەسێکی تر نەیگەرەکە بێت دفاعی لێ بکە کەسێکی تر قسەیەکی هەز بەشدار ئەوەنتە ئەمە تریبونە ئازادە بۆ نایەن بوونە مردم بۆ دەمدا ئەخەن مردم قەستی نەوێت مردم نییە خەڵک ئەگەر قەستی نەوێت خەڵک نییە مەڕووماڵاتە بۆ دەم ناکەن و حکوومەتە حەلیمە کوردستان من نایەڵم ئێوە حمایەتە هیچ کەسێکتان بوێت حکوومەتە حەرێمە کوردستان واتانە پێی ئەەکەم دانە دانەتان لە خیابان بڕۆنە ڕێوە بتان کوژن هەر بە کوشتن واتانە پێی ئەەکەم لە هیچ کوێ جێگەتان نەوێتەوە منە خەڵک واتانە پێی ئەەکەم یا تێیتە گۆ وە جواو ئەدەیتەوە یا تەمامە حکوومەتە هەرێمە ئەەکەمە ناوت دەمە تۆ ناتوانی بەناوە مردم و کورد و ڕێز و ئیحترام وەختێک هیچ کام لەمانە ناتوانی پێناسەکەی خۆت بە ئێمە بفرۆشیتۆ ناتوانی ئیتر ناتوانی دوای ئێمە ئیتر ناتوانی ئێمە ئاخێزین هەڵسیاگین ناتوانیت بێ بە هەر زوانێ قسە ئەەکەی تا تەک تا قسەکەم ئێمە مردمین و قەستمان کردگە هەرچی بێشەرەفە وەکو ئێوەز بیڕۆخێنین و تەمامە دەسەڵاتە خۆمان بێرینە ناوە دەسەڵ خۆمان ئەزانی من لەکوێ ئەزانم ئێوە جوولەکەن یا کوردن ئەزانی لەکوێ ئەزانم ئەها من وتم ئینحرافێکە لە سەرزەمینە ئێمە بریتانیا بازاڕی گەرەک بووە سەرزەمینە ئێمەی گروە دەوڵەتە کوردی هەک کرد پێش لە من بە هەزاران هەزار متونە ئەحل حەق چاپ کریاو وەلێ من هاتم خوێندمە و وتم ئەم خشتە کوردیە ئەمە گشتی ئیسرائیلیاتە ئەمە جەعلە ئەمیانە کوردیە ئەمیانە تعبیر لە دەسەڵاتە کوردی ئەکاتۆ ئەم سەنگومەنە کامە سەنگومەن بوو لە بەردەسە منە من چۆن زانیم ئەمیانە کوردیە ئەویانە ئیسرائیلیاتە چۆن زانیم پێدێژم من وتم جیهانە کوردیە ئێمە بە سیستەمە جودۆ کریستیانیتی حەک کریا ئێمە لە ڕێگەی تەریقەت و موسڵمان کریاین بۆ حەککردن دنیای کوردیمان ئەوە لە عەسرە جەدیدە شەریعەت هاتکە ئەنا شەریعەت نەهات بوو ئیستا فەرقی چییە عرفان تەکە جەهانە کوردیە فەرقی چییە فەرقی ئەمەسە ئینسانە کوردی لە ناو مەوقعیەتە خۆیە لە پێگەی خۆی ئەوێسێت ئیرادەی ئەدات لە تەبیعەت و یاسای تەبیعەت فۆرمێکی تر ئەخولقێنێت و لەوێ تەجروبەی ئازادی و کوردبوونەکە ئێستا نمونونەکەی تێرمە بۆت
وەلێ ئینسانە عیرفانی چی ئەکا؟ ئینسانە عیرفانی لە پێگەی مردم بوون دەرەچێت تا بە ئازادگی بکە، نە ئازادی، تا تەجروبەی ئازادگی بکە، یعنی لە پێگەی مردم بوون دەرەچێت. ئەوجێ تەجروبەی ئازادگی وا لە ناوە ئیسار خۆبەخشیە، کە لووتکەی خۆبەخشی ئەوێت و گیان ئەوەخشێت. بۆیە تۆ قازی محەممەدە بەلاوە مقدسە بنە جوولەکە، چون قازی محەممەد ئەی تۆپێنن. ئەوجە ڕزگاری لە عیرفانە چییە؟ مردن نە زەمانی هەز نە مەکانی هەز. ئەمە کارە جوولە کەس، ئەمە کارە کورد نییە. ئازادیە کوردی ڕەنجی واوە بەرەو وەکو بەیتەکەی سەیدەوان. لە بەیتە سەیدەوانە کابرایەک هەس سێ کوڕی هەس، نێچیروان و سەیدەوان و یەکێکی تر. شەو قەدەر و سەرنوشت و چارەنووس تێتە خەوی، ئێژێ تۆ ناتوانی بووک بۆ کوڕەکانە بێری. ئەم ئینسانە کوردیە کە لە خەو هەڵەسێ سۆحە لەگەڵ قەدەرا بە شەڕتێت. سێ بووک ئەگۆزێتەوە بۆ سێ کوڕەکانی، یەکێکیان لە کێو هەڵە دێرێ و ئەمرێت زەماوانەکە ناشەوێ نەیاڵێ کەس بزانێ. یەکێتریشیان اتفاقێکی تری بۆ ئەکەوێ زەماوانەکە نایاڵێ بشێوێت، ئێژێت ڕۆم ڕاو ئەکەم گۆشتە کەڵتان بۆ تێرم، چون لەگەڵ قەدەرا شەڕەکە. سەیدەوان پرچی زەردە وەکو کەڵ لە دوورۆ وێسیاگە، نازانێت ئەمە سەیدەوانە و ئەزانێتە کەڵە، یەک فیشەکە نێ بە ناو سەری و سەیدەوانیش خۆی ئەیکوژێت. ئەمە دەرسی چییە؟ ئەمە یعنی ئێرادەی ئینسان لەگەڵ قەدەرا بە شەڕتێت، ئەگەر چی لەگەڵ قەدەرا ئەدۆڕێت، بەڵام تەسلیمە قەدەر نابێت، نەوەکو مەمە ئالان تەسلیمە قەدەر بوێت. ئەوە ئیسرائیلیاتە، ئەوە ئینسان نییە ئیتر، و ئەوە ئینسانە کوردی نییە ئیتر. ئەوەی تەسلیمە قەدەر ئەوێت لە ئینسان بوون دەرەچێت، ئەوە عیرفانە. ئەوە عیرفانە کە مەرگ ئەوجە خۆبەخشینە. بەڵام ئینسانە کوردی چۆنە؟ لە پێگەی ئینسان بوونا ئەوێسێت، لەگەڵ قەدەرا بە شەڕتێت، ئیرادەی خۆی ئەنوێنێت، ئەگەریش لە بەرامبەر قەدەرا شکست بخوا. ئێوە مردمە ئێمەتان ئالوودە کرد بە عیرفان. ئەها مردم ئێمە خەسیاگە، ئیستەیشە بە کەلەماتە ئەو لەمە قسەیان تەکاکەن، یەکی وانیە کە باسی یەکەن، یەکی تەطبیق نادەن. هەر ئەو حکوومەتە قانونە تەطبیقین ئیمڕۆ دەوڵەتە ئێران مەوجودیەتە قانونی نییە، و قانونەکەیشی هیچ مردمێک بازنەمایی ناکان نیشان نادات. و ئەمە من بووم هاتم وتم ئەم بەیتە کوردیە، ئەم بەیتە ناکوردیە، چون بەیتێکیان تەسلیمە، بەیتێکیان شەڕە لەگەڵ قەدەرا. لە مۆقعیەتە مردم وێسیاگە و دەرناچێ لە مۆقعیەتە مردم، و ئازادی و تەجروبەی ئازادی ئەکا. ئەمە تەمەدونە کوردیە، ئەمەسە کولتور و فەرهەنگ، ئەمەسە عەزەمەتە دەسەڵاتە کوردی، ئەمەسە ئینسان بوون. مرۆڤایەتی یعنی ئەمە ئەبوو بەکر گوێوا بێ. مرۆڤ بوون یعنی ئەمەی کە من وتم، نە تەسلیم بوون، نە ڕازی بوون،
کاری بوو دەی ئێمە لە 300 ساڵە ڕابردوو لە کوردبوون خۆمان دەراتین وردە وردە بە ئێوە ئیستا ئەوجە ئێوە پرۆژەیە دەوڵەتە سەرزەمینە یەهودە ئێوە کارمەندە دەوڵەتە یەهودە ئێرانین تا سەرزەمینە مەوعودە یەهود کە سەرزەمینە کوردەوار بێت محققیکەن بۆ ئیدەیە یەهودە جەهانی و ئێمە کەنە کۆی لێیان بە دەمە قۆپان نابودیە ئێوە ئەرکە سەرشانە ئێمەس و نابوددانەکەین دابێ بزانم ئەم مرۆڤایەتیە باسیەکەی چه شەکڵیە ئەم کوردە باسیەکەی چۆنە ئەم کوردبوونە چه شەکڵیە ئەوە من کوردم لە ناو دڵە مێژووی حەزارەتیا دەرهاورد وەختی توانی باڵانسێک دروست بکا لە ژیانە ئینسانیە کە گشت ئینسانێ دەسەڵاتدار وێت و تەزاد و تەعارض پێشنەیەت و ژیانە ئینسانی لە ئەوجە ئازادیە ممکن بوێت و لە دنیای ئینقیاد هاتووتی ممکن نییە بۆیە تەسویرە بەدی لە جەهانە کوردی کوشت کە ئێوە نوێنەرانە کوشتنینی ئێوە بۆ ئەم قسانەی من ئەیکەم حاڵە ئێوە خراوەکە بۆ من ئەم کوردبوونە لە ناخما هەسوە لە ناخە بەقیان نەماگە خۆ من لە من ڕیخ نەمهاوردگە بۆ یەک موسڵمانتان ناتوانێ محەممەدی وێ وەلێ تا دڵگەری کوێ خەسیب و بۆگەن و درۆزن وێت و ئەمما بێمە سەرت دەسەڵاتە حکوومەتە ئیسلامی دەسەڵاتە حکوومەتە ئیسلامی ئەگەر مەوجود بێ وەکو خولەفای عەباسی کە نەبووگە یەک هەدەفی هەز غایەتی هەز ئەویش ڕزگاریە لەم دنیا بەرەو ئەو دنیا ئەو شتێ وا داعش داوای ئەکا تاڵبان داوای ئەکا جمهوری ئیسلامی بەناوی تەطبیقکردنە شەریعەت داوای ئەکا ڕزگاریە ئەم دنیا بەرەو ئەو دنیاست دنیا مەزرای ئاخرەتە دەی ئەم دەسەڵاتە دینیە دەستگاهە عەریز و تەویلە ئیلاهیاتی گەرەکە یعنی تۆ ئێشێ بە گوێرەیە 700 نەفەر جەمعیەت مزگەوتێ قورعانێ و مەلایەکە بوێ بێرن مزگەوتەکانە دەورانە عەباسی نیشانە ئێمە بن لە کوڕە سووچە ئەم دنیای کوردیە ئادەی لە سایی سرە ئێوەوە لە شارە هەڵەبجەی 500 دانە مزگەوتی واتیە لە سایە ئێوەوە ئیستا لە شارە هەولێر 3000 مزگەوتی واتیە چون ئەوقاف لە ڕاستای دەسەڵاتە ئێوە کارەکە بێرن مزگەوتەکانە دەورانە هاڕونە ڕەشید بێرن ئادەی نیشانیاندن تەواوە ئەم قورعانانەی وا دریاگە بەم مەلانە و دەستگاهە مەلاسازی بێرن تۆ وەختی بەحسە حکوومەتە کلیساکەی لەگرا کلیسای 300 ساڵە و 400 ساڵە مەوجودە لە هەر لادیەکە بە ساختمانێکی عەزیم و گەورە بێرە ڕووکە نیشان بە خۆ هەروە تڕەهات نییە و هاڕونە ڕەشید بوو دەسەڵاتە عەباسی بوو کوا دەستگاهە عەریز و تەویلە ئیلاهیات کوا ئەم قورعانانەی کە مەوجود بووگن لەکوێ مەلا پەروەرش دریاگە کوا ئەم مزگەوتەی وا ئێرادەیە ڕزگاربوونی لەم دنیا کردگە بۆ ئەم مەردمە هایتە گشتی دروست هایتە گشتی کڵاوبەرداریە ئیستا لەم سەرزەمینە مەردم لە دایک بووگە مەتنە ئاخێز و کوردەوارە سەربەخۆ مەردم دروستەکە ئێمە مەردمین خەڵکی مانیفێست مەردم دروستەکە مارکس وتی مەردم لە تۆپۆسە کارخانە لە دایکەوێت مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەردم دروستەکە فۆرمە ڕەهاویە کوردیش ئینسان و کوردیە
لإنقياد. حتى ئەگەر یەک نمونە کورد نەمابێت وەکو کوردەکانە ڕابردوو. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لەبارەی ئەم ئینسانە کوردیە قسە ئەکا تا بخولقێ و ئەمە عیلمیە. حاڵیتان بوو؟ عیلمیە. حاڵیتان بوو؟ جارێکی تر تکراری کەمەوە. عیلمیە. حاڵیت بوو کاورای کاول. حتى ئەگەر یەک نەفەر ئینسانە کوردی نەبێ کە من و یاران هەین، حتى ئەگەر یەک نەفەر ئینسانە کوردی نەبێ منم مانیفێست بێش ئەوەنە لەبارەی ئەم ئینسانە کوردیە قسە ئەکەم تا بیخولقێنم. وەکو چۆن مارکس بەحسیە کرد تا کرێکار و پرۆلەتەرە ئینقلابی بخولقێنی، وەکو چۆن ماکیاوێل لە کتاوە ئەمیریا مانیفێست ئەنووسێت بۆ یەکگرتنەوەی ئیتالیا و فۆرمەکەی ئێژێت شاریار ویرچووە. قسە ئەکا لە بابە ئەم شاریارە تا بیخولقێنی. پس قیامە ئێمە واقعی ترین قیامە جەهانە. شەڕە دنیای ئازاد و جەهانە ئازاد کوردی لە بەرامبەرە ئینقیادە. ئەو ئەربابە ئەمریکاییتە بنە جوولەکە وا تۆی لەوێ دانیاگە سەرزەمینە مەوعودی یەهود دروستکەی جەهانە کوردی نابوود دانەکات، فۆرمە ئینسانە کوردی نابوود دانەکات. ئەوەی من لە بەیتە سەیدەوانە پێتم وت تۆ بڕۆ تراژەدیە یۆنانی بخوێنەوە ئەحمەق. وا تۆ لەمانە تێناگەی نافەهمی چی ئیسرائیلیاتە چی کوردیە. منم مردم بێدەسەڵات کریاگەم، قەستم کردگە دەسەڵاتە خۆم بێر بوو و من مردمە وەکو خۆم دروست ئەەکەم ئەوەی وا دەسەڵاتی لە دەست بریاگە و قەستەکا دەسەڵات بێرێتەوە بێرێتیوە. بۆیە پێسە ئەگرم، بۆیە نابوودە ئەەکەم. ئەها پیاکتانتیانەوە بێتری بوون بگرێ. من چیم ئێوە گشتتان زریکەتان کردگە بەدەست ئاخێزە کوردەوارە سەربەخۆوە. وا ناوێن بێنە مەیدانی بێجگە لە دانایی شتێکی تر هەم، بێجگە لە دانایی کوردی شتێکی تر هەم. وا هەیکەلە بۆ گەنە سیاسیە ئێوە و شەخسیەتە ئیجتیماعیە ئێوە ئەکوژم. ئەها مردمەکە سکوتی کردگە خەڵکەکە دەمی داخستکە ئەنوارێ. ئەوە خەریکە ئینسانە کوردی دروستەکە پەلەمەکە. وا دەوڵەتە ئێرانی زانی گێسیتەکە کیا تەرەف بووکە یەهود زانی گێسیتەکە کیا تەرەفە. هەیکەلە قێزەونە حکوومەتە هەرێمە ئێشی ورد و خاش بکرێ و ئێمە ئەیکەین. ئێمە تەسلیم بواونە قەدەر نیەین. ئێمە بێدەسەڵات و دەسە بێدەسەڵاتن نیەین. ئێمە دەسەڵات و تارا چووەکانین وا دەسەڵاتە خۆمان تێرین و لە پێگەیە مردم ئەوێسین و تەجروبەی ئازادیەکەین. ئازادترین مرۆڤ دنیا منم و یارانە ئێمەن. لەناو ئازادیە ئەژین و ئەم ئازادیە خۆمانە وەکو ئەپدمی ئەیدەینە گشت کەسێک. ئەم ئینسانە کوردیە وەکو فۆرم ئەخولقێت و تۆ ئەیوێنیت کە ئەخولقێت. مەیدانە ئێوە نەماگەس و توخمە هەرچی پەرچیە بەچکە کاوڵیە بەچکە قەرەج. توخمە یەهودینە کەس نازانێ لەکوێ هاوریاگنەم سەرزەمینە. ئەوە من سنگ و منە کوردی بوونم دادەسە ئەم مردمە تا توخمە جوولەکەی وەکو ئێوە لە کورد جگێکاتەوە. کەس نهات. قەرار بوو تەری بوون ئازاد بێ. لای ئێوە خۆش.